باشان خانم. بەداخەوە هەموو شتێکی بە نرخ کۆتایی هەیە. قوتوویەکی ترم بۆ بێنە. هەر نەتزانی کێیە؟ زۆر شتێکی پیسە. ڕقم لێتی. بۆ؟ وانەکەیان زۆر باش فێر کردووە. وەک کتێب جەنگیز دەخوێنێتەوە. یانی؟ سیرکە. سەرمێزەکە ملیۆنان دۆلاری لێیە کەچی هێشتا ناوێ بڕوە. هەر سەیری پارەکانی پێشی ناکە. ئەوە قوماربازێکی ئاسایی نییە. ئەگەر ئەو ئەم شەو ئێمە ڕوت نەکاتەوە بەیانی خۆم ئەو سەگە ڕوت دەکەمەوە. ناتەوێت کەسێکی گرنگ دەربچێوانیە؟ هیچ کەیفم پێی نایە. وەڵڵاهی حەز دەکەم پارەی یەک چای پێ نەمێنە بیدا. ئیتر من بڕیاری خۆمدا لەسەر هەموو پارەکان دەکەین، باش نییە؟ ئەوەی دەمویست بردمەوە بۆ بەردەوام بوو. بۆ نا بۆ ئەوەی هەمووی بێتەوە. دەکرێت دەخڵک پشو وەرگرین؟ من کارێک بەجێ دەگەێنم. ئێوە شەناسەیەک وەرگرن. بڕواکلیلی و تێلەکەشی لەسەر دادەنەی بەدەست بە تاڵی دەبێ بڕۆین. زۆری نەماوە لە نەهێنیەکانی ئەو تێگەشتومە. خۆتی لێمەدەوە جەنگیز. 2 ملیۆن دۆلارم هەیە لەسەر مێزەکە. کەمت لێ دۆڕاندووە؟ حاڵی خۆت دیوە؟ بۆ حاڵی مچێتی سەیری خۆت نەکردووە؟ لە ترسان ڕەنگت زەرد هەڵگەراوە. ڕاز دەکات جەنگیز. بۆ ئێوە دەزان من نایبمەوە؟ هەی منداڵینە دڵم خەبەری داوە ئەم شۆ هەردی بمەوە. دەبی ئەم شۆ بیبمەوە. دەیباتە بەسینەوە. باکەمێشتر پشو وەگرین. دەستخۆش خەریوی لە خۆشی یاریە جوانەکەت بفڕم. دەی خوا بکە میلیۆنێکی دیش بیتەوە. چی دوت؟ سزەدانی ئەو بە 2 ملیۆن تەواو نابێ. دەزانی خاڵی لاوازی مرۆڤ چێ شەرمین؟ چییە؟ خۆشەویستترین شت لای. کەوایە خۆشەویستترین شت لای جەنگیز چییە؟ بردنەوە. جەنگیز لە ژیانیدا بردنەوەی لە هەموو شتێک خۆشتر دەبێ. ئەدیەیشن؟